جیاواز لە ڕۆژانی تر بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد. هاوشێوەی پلەکانی گەرمە، کێبڕکەی نێوان لایەنە سیاسیەکانیش گەرمە. شەقام و کۆڵانەکان پڕن لە پۆستەری کاندید و لایەنە سیاسیەکان. حزبەکان دروشمی دژی یەکتر بەرز دەکەنەوە، هەریەکەیان ئەوی تر ڕەت دەکاتەوە و تەنانەت لە هەڵواسینی فلێکسەکانیشیاندا کۆکنین. بەڵام شارەزایان هەڵبژاردن بە پێویستی بۆ دۆخی هەرێم دەزانن. ژمارەی حیزبەکان زۆرن و فرەیەکی زۆر هەیە و ژمارەی کاندیدەکان 1990 کاندیدا لە ئاستی هەرێمە. طبعی پارێزگای سلێمانی حسەی ئەسەدی کە العادەبەرەکەی وەکو حیزبی سیاسی وەکو کاندیدیش، بۆیە کێبڕچێکە کێبڕکەیەکی تون دەبێ، بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە هەوڵ بدەیت کێبڕچەیەکی ئارام بێ، هێمن بێ، کێبڕکەیەک بێ پرۆژەی خۆت بخەرە بەردەم هاوڵاتیان و دەنگدەر بۆ ئەوی بۆ ئایندە لەبەرەوەی دەنگت پێ بدەن. هەڵبژاردننی ئەم جارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکات، بەمەش چاوەڕێ دەکرێت ئەنجامەکان نەزیه بن و عێراق و ڕێکخراوەکان بە وردی چاودێری دەرەنجامەکان دەکەن. هەوڵاتیانی هەرێمیش لە چاوەڕوانی گۆڕانکارین لە هەرێمێکی گوزەر بەناو بۆشایی دەستوری و نەبوونی پەرلەماندا. ئەو گرنگە کاتێک گرنگە کە بتوانێت ڕۆڵی گونجای خۆی بگێڕە، بتوانێت فشار دروستکە، بتوانێت چاودێری بێ بەسەر کاروبارەکانی حکوومەتە، بتوانێت ئەوەی کە هاوڵاتی ئەوێت چێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەوە بەدەست بێنێ. ئەوەی کە پێی ئەوترێ حکوومەت بە دامەزراوەیەتی نەکرێ، خزمەتی هاوڵاتی لەسەر و هەموو شتەکانەوە نەبێت لەسەر و بەرژەوەندی حزب و تاکە کەس و هەموو ئەو ڕایەڵانە نەبێت. ئەوە پێم وانە ئەو هەڵبژاردنانە هیچ گۆڕانکارێکەوە تۆ دروست دەکات. لە هەرێم کێبڕکێ بۆ 100 کورسی و لە شاری سلێمانیش بۆ 38 کورسی دەکرێت لە نێوان 420 کاندیدی نێوان حزبەکان و 32 کورسی سربەخۆکاندا. کۆی گشتی دەنگدەرانیش لە 2,899,578 کەس پێکهاتووە و لەو ژمارەیەش لانی کەمسی کورسی بۆ ژنان دەبێت لە لیستە جیاوازەکاندا. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.